ئەم کۆنگرەیە کارێکی حیزبایەتیە، کارێکی سیاسیە، ئیداری حیزبایەتیە. حیزبایەتیەکەش بەشێکە لە حیاتی سیاسی هەمومان نەزانین. حیزبایەتی بەم شێوەی کە ئێستا هەیە لە وڵاتە ئیستعماریەکان و هاتۆتە ناو ئومەتی ئیسلام. وەختە بەریتانیا زۆرینەی وڵاتانی داگیر کرد کە یەکەم جار لە هەندستان ئەیتر لەوێ وەڕێگایدا جەماعات دروست بن، ئەحزاب دروست ببن، هەروەها ژیانێکی نیابی پێ ئەوترێ. هەرێکە نوێنەرایەتی حیزب بە خۆی دروستەکە بە پێی لایحە و قەوانینێک لە تەجروبەی وڵاتی خۆیانەوە بە شێوەیەکی ساکارانە هێنابوویان بۆ هەندستان. یان محەممەد عەلی پاشا متەئەسر بوو بە فەڕەنسا، یان دوایی کە ناپلیۆن بۆناپارت هاتووە بۆ ناوی، پاشان کە ئینگلیز هاتە ناو میسرەوە ژیانێکی نیابی سەر لە نوێ هێنا بۆ میسر، و لەوێش بە هەمان شێوە ژیانێکی نیابی دروست بوو. یەکەمین حیزب لە عالەمی ئیسلامیە کە دروست بوو حیزبی وەتەنی میسری بوو کە لە 1800ەکانە دروست بوو. لەو سەردەمانشا ژیانی نیابی ئیتر دەستی پێکرده بوو، چکە محەممەد عەلی پاشا لە میسرە ئەیویست وڵاتێکی مۆدارن دروستکە کە فەرقی هەبێ لەگەڵ ئەستانە، و ئەشیویست خۆشی وا گەورەکە کە هجوم بێنێتەوە. تەڵام هجومێکی عەسکەریشی هێنایە بۆ سەر سوڵتان عەبدولحەمید و ئەیویست ئەستانە بڕوخێنەوە تا شامیشی گرت و ئەوانە بیهێنا بۆ ناوە. دەوردە لە دوای ئەو کوڕەکانی خۆی و خدێوی تۆفیق و خدێوی ئیسماعیل تر کە هاتن، هەتا پێش زەمەنی مەلیکایەتیەکەی مەلیک فاروق، ئەو حیاتە نیابی هەر ئاوە بەردەوام هات کە ئیمام بەناش هات ڕەحمەتی خوای لێبێ لە 1928 تا ئیخوان مسلمینی دروست کرد، چوە ناو انتخاباتەوە. دوای ئەوە طبعا دوای وەکە ئیخوان گەورەتر بوون، چوە انتخاباتەوە لەبەرەو ئێش وەکو حیزبێکی ئیسلامی بەشدار بوو. لێرە حیاتی حیزبایەتی ئیسلامی بەو شێوەیە دروست بوو کە لەگەڵ سیستمەکەیان دروست بوو، واتە سیستمێکی سیاسی هاتۆتە وڵاتەوە کە کۆمەڵگەکە ئاڕاستەکە و سیستمەکە کاملەن ڕۆژئاواییە. ئیسلامیە سیاسیەکە کە ئیمان بەرنا بڵێن هێنابوویە پێشەوە بوو بە بەشێک لەم سیستمە ڕۆژئاواییەی کە لە وڵاتی ئێمەیە هەیە. بەمەش ئەو شێوە کارکردنەی کە ئەهلی ئیسلام زانی بوویان کە بۆ نمونە حرەکاتی گەورە گەورەیان ڕوویدا بوو، بۆ نمونە عەباسیەکان بەرامبەر بە ئەمەویەکان و هەروەها عەلەوی بەرامبەر بە عەباسی. ئەنجا ئەو هەموو مەرحەلانەی دوایی تر ئەمەویەکان بەرامبەر عەباسیەکان کە لە ئەندەلوس دروستیان کردەوە، ئەنجا زەمانی مەمالیک بۆی هێکان سەلجوقی، ئەنجا ئیماراتە جیاوازەکانی ئومەتی ئیسلام و شێوازی کارکردنەکان وردە وردە ئەوانە هیچی نەما، چونکە ئەهلی ئیسلام حرەکەتکردنی ئەهلی ئیسلام بە شێوەیەکی گشتی شوێن شخصیەتێکی کاریزمی گەورە ئەکەوتن کە مقتەنیع بوون یان بە ئەفکاری بەو فتوانەی کە ئەیدا بە شەرعیەتی هەبوونی. بۆ نمونە عەبدوڵای کوڕی زوبێر ڕزا و ڕەحمەتی خوایان لێبێ، هەردووکیان کە لە سوڵتەی ئەمەوی هەڵگەڕانەوە هەرچی مەککە و مەدینە هەیە کەوتە بەردەستیان، بەهۆی موسعەبی برایەوە بەسڕە و کوفەش کەوتە بەردەستی، دوایی پەڕیەوە بۆ شام بۆ میسر. ئەنجا هەرچی وڵاتانی ئەوەی کە بەدەستی عەبدوڵای کوڕی زوبێرەوە بوو سێ بەرابەری ئەوە بوو کە بەدەست سوڵتەی ئەمەویەوە بوو. لەبەرەوە هەر بەناوی خەلیفە 7 ساڵ بەناوی خەلیفە ڕەفتاری لەگەڵ کرا لەگەڵ عەبدوڵای کوڕی زوبێرە. بۆچی؟ چونکە عەبدوڵای کوڕی زوبێر کە پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام ناوی نابوو و پیاوێکی لە خوا ترس و بە تەقوا و دینداریش بوو، کوڕی زوبەیری کوڕی عەوامە دایکیشی ئەسمای کچی ئەبوبەکری سیدیقە پێیان باشتر بوو وەک لە یەکێکی وەکو یەزیدی کوڕی معاویە کە متهم کرابوو بۆ شەرابی خواردوت. لەبەرەوە شخصیەتی کاریزمی عەبدوڵڵا و بە تەقوا و دینداریەتەکەی ئەو شەرعیەتێک کە لەگەڵیا بوو خەڵک شوێنی ئەو کەوت. یایەکێکی وەکو عەبدوڕەحمانی کوڕی ئەشعەز لە خۆراسانەوە کە شۆڕشی بەرامبەر عەبدولمەلیکی کوڕی مەڕوان دامەزراند 140,000 کەس شوێنی کەوت. لەبەرەوەی هەرچی لەگەڵیا بوون پیاوچاکی ئەو سەردەمانە بوون وەکو سەعیدی کوڕی جوبەیر و ئیمامی شعبی کە تەلەبەی شۆڕشە گەورەیە بوون دژی عەبدولمەلیکی کوڕی مەڕوان خەڵکەکە شوێنی کەوت. هەروەها بڵێ حرەکاتەکانی ترکە لە ئەمەویەکان کردیان
لە ئەندەلوس ئەنجا هەتا ئەگاتە سەر بۆیهی و سەلجوقی و ئەداریسە و غەزنەوی و ئیمارەتەکانی تر و ئیمارەتە کوردەکانی ئەو سەردەمانە شەروەها بە هەمان شێوەیە. ئەهلی ئیسلام تەماشای ئەوانە کرد کە خەڵکێک سوڵتەیەک دەسەڵاتێک لە سیستمە ئیسلامەکە لای داوە پێویستی بە ڕاستکردنەوەیە، خەڵچینەوەرن ڕاستی کەینەوە چێ پێش ڕۆمانە فڵانی کوڕی فڵان بەیعەتیان بە فڵانی کوڕی فڵانەدا و شوێنیە کەوت. کەم بێ یا زۆر مهمەوە پێیان قبول بوو کە ئەو شخصیەتە ئەمیریانێ وەکوی ئیمام حوسێنی کوڕی عەلی وەختێکە خەڵکێک هاتەنەوە جگە لەو خودلانانەی کە بەسەر ئەو کەسانە شاهات کە بەیعەتیان پێدرا بە شێوەیەکی گشتی ئاوا بوو کەوا بوو گۆڕانکاریەکان لە تاریخی ئێمەیە و ڕۆژهەڵاتیش بە شێوەیەکی گشتی هەر پێویستی بە کەسایەتی کاریزمی هەبوو. ئەوە شتێک نییە هەر لەناو ئەهلی ئیسلامە هەبێ، لەناو غەیری ئەهلی ئیسلامیشە هەر بە هەمان شێوەی بینی. بۆ نمونە هۆشی منە لە ناو ڤێتنامیەکانە یا کیم ئێل سۆنگ لە کۆریا یا ماو سیتۆنگ لە سین، هەروەها لەناو عەلمانیەتی وڵاتانی دەوروبەری ئێمە بۆ نمونە جەمال عەبدولناسر یان مێشل عەفلەق یان شیعەیەکی وەکو ئیمام خومەینی یان شخصیەتێکی کاریزمی وەکو ئیمام حەسەن البەنا، ئەمانە هەموویان تەأسیراتێکی گەوریان وەکو عومەر المختار و عەبدولقادر جەزائیری و عەبدولکەریمی خەطابی لە مەغریب جێک لەمانە تەأسیراتێکی زۆریان بەو شێوەیە هەبوو خەڵک لە دەوریان کۆبێتەوە 100 ساڵ لەمە و پێش تەماشا بکەینەوە هەموو شۆڕشەکان کە کراون بۆ پاراستنی دەسەڵاتی ئیسلام سەروەری شەرع و تەوحید و دینەکە طریقەتە سۆفیەکان کردویان لە ئیمام شامیل و داغستان و ئەوێەوە بۆ شێخ سەعیدی پیران و شێخ عەبدولسەلامی بەرزانی و هەتا گاتۆ شێخی حەفید و هەڕوا بۆ جیبالی نەوبە عەبدولقادری جەزائیری و بۆ مەغریب و بۆ هەموو شوێنەکانی تر هەموو ئەوانە کردویانە. بۆ برێلەویەکان ساڵی 1821 لە هەندستان بۆ سەید ئەحمەدی شەهید و ئەوانی تر کەوابوو ئەمانە هەمووی بەم شێوەیە هاتوون کەسایەتیەک پێشڕەوێتی ئەو حرەکەتی کردو و بە منەظەمیشی شوکاری خۆی کردو یا چۆتە سەر یاماوەتەوە یا تێک شکاوە حەسەبە و دوژمنەی کە بەرامبەری هەبووە بەم شێوە حرەکەتی کردووە. بەڵام ئێستا حیزبایەتی ئیسلامی سەری لە مسلمانان شێواندووە لەوەی کە نەوەکو حیزب ڕەفتارەکە کە لە ئەوروپا ئەیبینین نەوەکو حرەکاتی ئیسلامی حرەکاتەکاتەوە لە خوارێ بۆیە تووشی ئەو تەنگژە گەورانە ئەبینەوە. ئێمە لەناو بزوتنەوەی ئیسلامی بۆ خۆمان وامان لێ هاتن. ئێمەە ئەوە بشوێنی مامۆستا مەلا عوسمان بکەوین ڕەحمەتی خوای لێبێ هەموو شتێکمان تەوجیهکە چکە نەیەتوانی هەموو شتێکمان تەوجیهکە پیاوێکی پاک و سەرڕاست بەڵام نەیەتوانی لایەنی عەسکەریمان تەوجیهکە نەیەتوانی لایەنی مخابراتیمان تەوجیهکە یان لایەنی دیبلۆماسیمان تەوجیهکە یان منهەجێکی تەربەوی دابنێ و مراقبەی بکە و متابعی بکە و پێگەیاندنی ئەم ئۆرگانانە بۆ نمونە هەر پێویستی بەوە بوو کە کۆمەڵە خەڵک لە دەوروبەری بوون هەر کەسێکیش لە دەوروبەریە بوو حیزب نەیخستەوە دەوروبەری وەکومانە مستەشارێ بن و چوو بنە تەنیشت ڕابەر بەڵکو هەندێک کەس خۆی چوو بوونە پەنای ئەمە دیسان ئەمە لێرە دوو شتی هەڵێ ئەهاتە ناو یەکەم لەلایەکەوە ئەمانەویست هەمومان وەکو حیزب حرەکەتکەین لەبەر ژیانی وڵاتی ئێمە حیزبیە وەکو پارتی وێچێتی و ئەحزابی ترکە هەبوون لەلایەکی تریشەوە خەڵکێک وەکو ڕابەرێک لە مامۆستا مەلا عوسمان کۆبوو بۆ کە قبوڵی بوو وەکو مفتیەکە و ئەمە هاتووە لەبەر کابرای عەشایر ئەمە قبوڵ نەبووە ئەم حەلەقات و ئەم ئۆرگانیزم کردن و دانانی لە شوێنەکە کە بڵێنێکێکی کە مەسئول بێ لە سەروتە ئەوەی من مامۆستا مەلا عوسمان مەسئولمە ئیتر نەهاتە خوارەوە یان ناچۆ شوێنێکی تر ئەوەش طبعا تەأسیراتی سلبی هەیە ئێستا کۆمەڵی ئیسلامی کە جیابووە و لافوگەزافێکی زۆری لێدا لەوەی کە نەخۆشەکانی بزوتنەوەی ئیسلامی لەگەڵ خۆی نەهێناوە دەرکەوت کە نەخۆشەکانی بزوتنەوەی ئیسلامی لە مۆخ و ئێسقانی قیاداتی کۆمەڵە هەمووی هەبووە و ئەو تەکەتولاتانی کە لە ناو بزوتنەوەی ئیسلامیە هەبوو زۆر بەڕەحمتر و زۆر چاکتر ڕەفتاریان لەگەڵ یەکترۆک لەم شەڕە پاڵ و دنیاویستی کە ئێستا لە کۆمەڵی ئیسلامیەوە بەرجۆمانەکە